ایوار باش بینر و گهدارین برای سین کانال بادینان این برنامه بزلالی خوشحال ونجار کادی ما اکودری تا و بوکی کو گفتگو کادی بکین سر یادا دا مزراندن و ایکتیان اجتماعی کردستانی و بورینا 45 ساله بوکی کو بزانین ایکتیان اجتماعی کردستانی دوا 45 ساله خباتاوی چی بوه کاری چی بوه چاوا شیعه کسایتی درست بکتن چاوا شیعه سرکرده درست بکتن چاوا شیعه جواگه که درست بکت کو جواگه که هشیار بیتن و هر دم دوامافی خوب بکتن هجماره که دیا بسیارین وکی و افروکه دید گل ماموستای زور هجا ماموستا سلام سورچی اندام سرکرداتی ایکتیان اجتماعی کردستانی هینه گفتگو کرن کرماخو هکر هینجی بینه رو گهدارین مبن ام دی سپاس دارین مبین ماموستا سلام تو گلب خیر هاتی سر جاوا زور سپاس ماموستا 45 سالت وقتی که هو صدا یک کرد ناهینه شلو بکرن حقیقت لیم دی هندک کردیا دین سر هندک ام بیشین تنی رون کرنا دین سر که 45 سال و هبونه ایکتیان اجتماعی کردستانی و گرنگیاوی بری 45 ساله چه دواد چنکو دما حزبك چید بیت جواک یان خلقك دی بیشتتا بوچه چی بوا چه گرنگیاوی هبو ما هندکی دینه بون بوچی او چی بو گرنگیاوی چه دابو بری 45 ساله کو چی بیتن ولی زۆر سوپاس پێشەکی سڵاو لە تو لە بینەرانی بادینان سات زۆر سپاس دیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ساڵ ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 45مین ساڵی خۆی لە خەباتی شاخ و شاردا دێت تەواو کەتن هەم بم بۆ نێوەش من پیرۆزبایی لە هەموو ئەندام و دۆست و لاینگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم لە هەرجەیەک بن و پیرۆزباییش لە کەسوکاری سەربەرزی شەهیدانەکەم لە پێشمەرگە قارەمانەکانەکەم و ئومێدەوارم ئەم بۆنەیە ببێتە هاندەرێک بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان و قەیرانەکان لە هەرێمی کوردستان و ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دیارە سەبارەت بە پرسیارەت و دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بار و دۆخەک و لە کاودانەک و لە زروفەکی وا دروست بوو کە خەڵکی کوردستان ئومێد و هیوای پە شۆڕەش و پە کوردایەتی نەمابوون چونکە ڕێک دوای هەرسهێنانی شۆڕەشی ئەیلول بوو کە شۆڕەشی ئەیلول بە یەک لە شۆڕەشە مەزنەکانی ڕۆژهەڵاتی ناوین تاتە ژمارتن کە لە ڕووی عسکەریەوە سەدان هەزار پێشمەرگەی هەبوو لە ڕووی ئابووری و داراییەوە دەیان ملیۆن دیناری ئەو کاتەی لەبەردەستدا بوو لە ڕووی کەلوپەلی لۆجستی و چەک و تەقەمەنیش زۆر دەوڵەمەند بوو کە چی لە بۆ ئەو وەختەش کە سەرکردایەتی شۆڕەشی ئەیلول تەنها یەک حزب سەرکردایەتیەکەیە کرد ئەوەش دیار بوو کە لە دوای ئیتیفاقیەی جەزایر یان ڕێکەوتنی جەزایر لە نێوان عێراق و ئێراندا کە ئەوە بوو شۆڕەشی ئەیلول پاڵپشتی بە دەوڵەتی ئیران بەستە بوو بەداخەوە کە دەوڵەتی ئیران پشتی تە شۆڕەشی ئەیلول کرد دیارە ئەو وەختەش سەرکردایەتی شۆڕەشی ئەیلول بڕیاری کۆتایهێنان بە شۆڕەشەکەیدا ئەوە بوو نیگەرانی ینی بۆ وا لێ هات کە خەڵکی کوردستان بێئومێد ببیتن لە جارەکە دیکە هەڵگیرچانەوەی شۆڕەشەکە دیکە یعنی پەداخەوە هەموو ئەو شۆڕەشانەی یەک لە دوای یەک کە لە پارچەکانی تریش لە سەدەی ڕابردوو دروست بووینە چ شۆڕەشی سمکۆی شکاک بووی بێتن چ شۆڕەشی شێخ مەحموود و کۆماری مەهابات و شێخ سەعیدی پیران و شۆڕەشی شێخ عەبەیدوڵای نەهری بووی بیتن تا شۆڕەشی ئەیلولیش هەموو ئەو شۆڕەشانە یعنی پشتیان پە یەک لە دەوڵەتەکانە بەس چ دەوڵەتی ئەقلیمی بووی بنیان دەوڵەتی زلهێزەکان بووی بن و هەر کاتێکیش دەوڵەتەکان بەرژەوەندیان تەگە شۆڕەشەکە نەمابوو پشتیان تێکردووە بەداخەوە هەندێک جارە دژی نەیارەکانی خۆشیان بەکارتینان حتا ببێم دژی کوردیشان بە حزبە کوردەکانیشان بەکارتینان بۆیە هەموو ئەو شۆڕەشانە کە ناوم هێنان هیچ ئەنجامەچیان نەبوو چونکە هیچ ئەنجامەچیان نەبوو سەرکوتیشان کردن
شۆڕەشی نوێی گەلەکەمان کە بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ. کە جیابێتەوە لە تەگە هەموو شۆڕەشەکان خاڵێکی زۆر جەوهەریە هەی کە لە دوای هەرسێنانی شۆڕەشی ئەیلول کە خوا لێ خۆش بوو مامجەلال تەگە هەندێک هەواڵە بڕیاری دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانیاندا لە هەمان کاتیش بڕیاری ئەوەیاندا کە پشت بە هیچ لایەن و دەوڵەتێک نابەستن تەنها پشت بە خۆیان دەبەستن و بە شاخەکانی کوردستان زۆر گرنگە چونکە وە پشت بە جۆتیار و کرێکار و خەڵکی ڕەش و ڕوت و زەحمەت چێشی کوردستانیانە بەست بۆیش ئەم شۆڕەشە ئیدامەیدا تاکە شۆڕش بوو کە سەرکوت نەکرا و بەرهەمی هەبوو ئەنجامی هەبوو و بەشێک لە داخوازیەکانی گەلی کوردی دەستەبەر کرد و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە تەمەنی خەباتی خۆیدا تووشی دەیان نەکسە و کارەسات بوو یعنی ئەگەر کەس یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو ئەگەر بە بیر و باوەڕ و ئیرادەیەکی پۆڵین نەبوانە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جارەکە تووشی نەکسە و کارەساتە بوو بەڵام زووش ئەکەتەوە سەر پێی خۆی چونکو ئیرادەیەکی زۆر بەهێزیان هەبوو ئەو وەختە و چەندین دەستکەوتیشی هەبوون و مەسترین دەستکەوتیش کە بەدەستهات ئەویش ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 بوو یعنی ئەوەش کە دەستکەوتێکی گەورە بوو بۆ میلەتی کورد و ئەوانە زۆر باش مامۆستا ناوە یەکێتیان نیشتیمانیا کوردستانێدا هەرە هەبوو ناوێ و حتا ئەم بێژین vێگا بێژیدی چ تێتە گوتن کۆ یەکێتیان نیشتیمانیا کوردستانی هەزرێن جدا هەنە نەکو ئێک کەس دێ بڕیارێداتە باشی خراپی ئەوە مەسەرەن حەزب هەیە ئەم بێ زمانێ ئەم بێژین یە جادێ بێژین دا هەمی خەلک پتر تێبگەن هەکە بێژیتە ماستی یە ڕەشە ئەمادە هەمی بێژن یە ڕەشە نین ئاسپی آخر ماستی ڕەش یعنی هەفتشتە چێ نابیتن لێت ناوە ئێکەتیەدا تێتە گوتن و نەخێر بیر و بوچوونێ جدا هەنە هەکەر ئێک تشتێکی بێژیتن ئێکێری نەتگە ڕێیەوەی بیتن زۆر عادیە ڕێیە خۆ بێژیتن و ڕێیەوەی بێتە قەبیلکردن ئەو بێتە جێبەجێکردن نە هەموو یا تاکڕەوانە بیت و وەکیان بژین سیستەمیان ئەسلوبێ دیکتاتۆریەتی بیت ئەڤەل کیری هاتکو و ڕەیەن هۆسایەن جدا هەبن ناوە ئێکەتیان نیشتیمانیا کوردستانیدا و کارل سەر بێتەکردن حقیقت لە سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە فرەمینبەرەوە دروست بوو لە فرەمینبەرەوە دروست بوو یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بە فرەحزبیە هەی فرەمینبەری فرەڕەییە هەی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان نوکەر بەو سەرکردایەتیەوەش کە لە دوای کۆنگرەی چاریشەوە تاکڕەوانە بڕیار نادەتن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش ڕێز لە بیر و ڕای جیاوازە گریتن ڕێز لە فرەمینبەریە گریتن ڕێز لە هەبوونە فرەحزبیشە گریتن لەوانەیە لە هەندێک شوێن و لە هەندێک جێ تەقەبولە فرەحزبی نەکەن تەقەبولە فرەمینبەری نەکەن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەلە سەرەتای دروستبوونیشیەوە لەسەر ئەو ئەساسەیە دروست بووی کە لە 3-4 باڵ پێک هاتووە ئەمە نابینە لە 3-4 فکر پێک هاتووە کە ئەو وەختە کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان بوو لە بزوتنەوەی سۆسیالیست بوو و خەتی گشتیش بوو ئەو وەختە چونکە هەر لەسەر ئەو ئەساسە یەکێتی نیشتیمانی کوردستان پێک هاتووە هەتا ئێستاش تەگەدابیتن زۆر لە حزبەکان کە ئەمڕۆکە بارەگای سەرچیان لە بەندەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەرنا لەوانەیە جیان لە جێیەکی دیکە نەبیتەوە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ڕێز لە فرە ڕەئی و فرە بیر و باوەڕ و فرە حتى لە ڕەخنە شەگریتن یعنی ڕێز لە ئەو ڕەخنانە شەگریتن و حقیقت هەڤڕۆکە پێویستە هەموو حزبەکان ئەوانەی بیر و ڕای جیاوازیان هەیە ئەوانەی بەرنامەیان هەیە پێویستە ئەوان زیاتری یەکێتی بپارێزن چونکە ئەوان ئەتوانن لە بن دەسەڵاتە یەکێتی لە بن هەیمەنای یەکێتی بتوانن بیر هەبوونا خۆ دیارکەتن و یان ئەو بەرنامێکە هەیەە جێبەجێ بکەن ینی بەداخەوە هەڤڕۆکە یەکێتی تەنها لە بۆ یەکێتی زەرورەت نییە یەکێتی لە بۆ هەموو کوردستان و بگرێت لە بۆ پارچەکانی تری کوردستان و لە بۆ عێراقیش زەرورەتە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ پێویستە هەموو خەڵک یەکێتی نیشتیمانی کوردستان بپارێزیتن چونکە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لاواز بیتن یعنی بەسەراحەت لە مەسلەی دیموکراتیەت دەکەویتە خەتەری ینی مەسلەی ئازادی ڕادەربڕین ئەوانە هەموو
لەسەر لێواری مەرگدانە ینی پەڕاستی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لاواز ببیتن پێویستە هەمڕۆکە هەموو خەڵکی کوردستان بیر لەوەی بکەنەوە کە هێزەکە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبیتن کە هاوسەنجیە سیاسی هەمڕۆکە لە کوردستانی ڕابگریتن وە ڕێی یەکێتی ئێمە پێمان وایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر مەسلەیەکە سیاسی یان مەسلەیەکە چارەنووساز لە بۆ مەلیەتی کورد پێویستە پەڕێکەوتنەکە سیاسی بیتن نەک بە زۆرینە و کەمینە بێتن یعنی پەڕاستی ئەمە ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەێ ڕوو لە یەکێتیان نیشتیمانیە کوردستانی سەرهەلدانە ساڵە 1991دا مامۆستا جەنابێتە چاوت بیندن کی داڕێژەرە فکرە سەرهەلدانی بووە کێ وەکریەک و خەلکێک ڕابیتە سەرخۆ ئانەمبێژین هێزین کوردی ڕابنە سەرخۆ بووەیەکێک و ئەو دکتاتوریەتە هەی قبیل نەکەن کیانێکی کوردی هەبیت حکوومەتێکە کوردی هەبیت پەرلەمانێکی کوردی هەبیت ڕوو لە یەکێتیان نیشتیمانیە کوردستانی تایبەت خۆدی ژێرازی جەناب مام جەلال چەند بووە ئەدوێ سەرهەلدانێدا دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕاپەڕینە لە خۆڕا دروست نەبووە ینی ئەم ڕاپەڕینە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی بۆ هەبووە 3-4 مانگ پێش ئەوەی ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بە هەموو لایەنە سیاسیەکان وەکرد و کە ئەو کاتە بەرەی کوردستانیش هەبوو بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جیا لە ڕێی بەرەی کوردستانیوە بەرنامەی بۆ ڕاپەڕین هەبوو چونکە هەم لە ناوەوەی کوردستانیش کە ئەو وەختە پەیوەندی بە ڕێخستنەکانی نهێنی وەکردن و شانە چەکدارەکانی دروستکردن و پەیوەندی بە کەسایەتی و شخصیات و پیاوماقول و سەرۆک عشیرەتەکانی وەکردن کە متعاتف بوون تەگە ڕاپەڕینەکە داوای لێکردن کە هاوکاری ڕاپەڕینەکە بن ینی وەختی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی ڕاپەڕینی دانەکە پەیوەندی بە حزبەکانەوە کرد زۆرێک لە حزبەکان پێیان وا بوو یەکێتی خەونی حوشترێ بینیتن بە ڕاپەڕینەوە ینی ئەوە بوو ینی من بەسەراحەت ببێم لە هەندێک جیان هەندێک شار و شارۆچکەکان ڕزگاریش بوون هەندێک حزب پێیان وا بوو نەبوون هەماڵ کوردستانی نەبوون ینی بووە لە بۆیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان بەرنامەی ڕاپەڕینی دانە کات و شوێنەکانی دیارە کرد کە هەمڕۆ لە چێدێ ڕاپەڕین دەست پێ بکەن وانیچکانە لەوێرێ ئێزگەی دەنجی گەلی کوردستان دەستنیشانی شوێنەکانیە کرد کە ئەمڕۆکە سعات هەندە و فلان ڕۆژێ دەبیت لە فلان شارە دەست پێ ڕاپەڕینی بکەن و هەن و کەش دوکمنتەکان وێ ماینە ینی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەیەکی تێر و تەسەلی هەبوو لە بۆمە و من شتێکە دیکەش بە بیرتو و بە بیربینەران بینمەوە کە ئەف بیرۆکەیە خوالێ خۆش بوو بەڕێز مام جەلال لە ساڵە 1970 لە یەکێکە لە زانکۆیەکان کە لە زانکۆی ئیسپانیا محازەرەیەکی هەبوو ئەو وەختە لە محازەرا خۆی داوای کە عێراق ئەو وەختە لەو پەڕی بە قووەتیەدا بوو کە داوای کردن کە دیموکراسیەت لە بۆ عێراقی وە فدرالیەتیش لە بۆ هەرێمە کوردستانی ئەنی ئەوە ساڵە 1970 بوو کە 3-4 ساڵ پێش ڕاپەڕینێ بوون ینی یەکێتی نیشتیمانی کوردستان دیراسە و خوندنەوەی هەبوو لە بۆ ئەو وەزای خاستەن بەڕێز مام جەلالە ئەو حەزمە سیاسەتە نێودەوڵەتی و ئەقلیمی و نێوخۆییشی کردبوو ینی ئەوە ئینکاری نایەتەکردن کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەهەندسی وەکوما بێن مەهەندسی ڕاپەڕین بووە و دیاریش بۆ ئێستاش دۆکومنتماینەکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرچێشێ ڕاپەڕینەکەی بوو ڕاستە بەرەی کوردستانی هەبوو بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەکەی دانا لە بۆ ڕاپەڕ ئەم دەهینە ساڵە 2003 چونکو وەختی من هەنینە هەگەر ئەوە هەر ئێکێت بیتن دە خەلەکێت بەرنامەی لەسەر چەند لێ وەختی مە هەندە من بێتن ئەستنێ هەندێک ڕوونکردنا بدەن بۆ یەکێک و بینەر و گوهدارێ مەژی بزانن ساڵە 2003 و شکستن یان نەمان یان ڕۆخانە ڕژێمە بەحس یاوی سەردەمی ڕوو لە یەکێتیان نیشتیمانیە کوردستانی چدا بوو تایبەت پشتی ئەف حکوومەتە ئەمبێژین نەمای و هاتیەشکاندن چونکو بەری تو هەزر بکەی دێشکێنی و پشتیشتکێت چەنددا تشتێت هەی دەستەڤە ناهێت یعنی پشتی دەست بە هاتی چەند ئەو بەرنامێ دانایی هاتە جێبەجێکردن دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە زووە دروشمەکەی مافی چارەی خۆنووسین بوو وەکە لە ڕوخانی ڕژێمی عێراقیش و ڕژێمی بەعزدا بوو یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وە لە دوای دەوڵەتی ئەمریکا و بریتانیا یەکەم حزب بوو کە ئیستیعدادی خۆی دەربڕیتن
کە هاوکار بیتن لە بۆ نەمانی ڕژێمی بەعس ئەو ینی لە ڕۆژهەڵاتە ناوین یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای بریتانیا و ئەمریکا سێم حزب بوو کە ئیسعدادی خۆی دەربڕی لە بۆ نەمانە ڕژێما بەعس و ئەو وەختەش کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکەی مافی چارەی خۆنووسین بوو وەکو باسم کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکەی فدرالی بوو لە بۆ عێراق و دیموکراسیت لە بۆ عێراق و فدرالی لە بۆ هەرێمە کوردستانێ و هەم ڕۆڵێ بەڕێز مام جەلال و قیادای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو وەختە هەم لە دانانە دستور و کە فدرالیەت لە بۆ هەرێما کوردستانی چەسپان دەورێکی باڵایان هەبوو بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوخانە ڕژێما بەعس دەورێکی باڵای هەبوو و ئەوەشمان لە بیر نەچیتن کە ڕۆڵێ بەڕێز مام جەلالە کە لە دوای کە بوو سەر و کۆماری عێراقێ نوکە هەموو ئەو گیر و گرفت و کێشە و مەشاکلانەی کە هەمڕووکە پشتی نەمانەڕازی و جەناوی مام جەلال چەندین ساڵە کە خەڵکی هەرێما کوردستانی و پێوە ئەناڵێنن ئەف کێشە و گیر و گرفتانە هەر هەبوون کە وەختی خۆی بەڕێز مام جەلال سەر و کۆماری عێراقی بوو بەڕێز مام جەلال بە سیاسەتە خۆیان حەکیمانە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی لەوێ چارەسەرەکردن بێ ئەوەی بگەڕێنەوە هەرێما کوردستانی یعنی بەڕاستی ینی گەلێک لە فەرمانبەرانیمە ئەگەر لە کەسانی سیاسی نزیک نەبانە هەر نەیان نەزانی کە موچەیان لە بەغداتێت لە چێ دەتێتن یعنی هەموو ئەوەی پێش ئەوەی بودجەی عێراقی پەسەند بکرێتن بودجە هەرێما کوردستانی تەزبیتەکرا هەم لە پەرلەمانی و هەموو ئەو موچەی فەرمانبەرە دابین نەکران و نوکەش یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەمان نەهجی بەڕێز مام جەلال هەوڵ دەدەتن بۆ ینی پێشینەی کارەکانی دێ ئەوە بێتن بژێوی ژیانی خەڵک دابین بکەتن و تەگە هەندێک چارەسەرێکی بنەڕەتی بۆ موچەی فەرمانبەران ببێنتەوە کە تەڕێیا تیمەکانیمان لە حکوومەت و پەرلەمانەوە و هەم دەڕێیا فراکسیۆنە یەکێتی لە بەغداوە خەریکە چارەسەرێکی بنەڕەتی لە بۆ هەم موچەی فەرمانبەران تێک هەڵی ململانە سیاسی نێوان هەرێم و بەغدا نەکرێت زۆر گرنگە مامۆستا ئەم دەمێمە هەندە ئەمەهینە سەر کۆنگرێ چارێ و حتا vێگاڤێ ئەف کۆنگرە بدرستایی ئەم بێژین نەچێت قۆناغن خۆی جێبەجێکردنێدا هەمی ئۆرگانên ئێکەتی ئەم بێژین هەلبژارتن نهاد نەکردن یان کەس نەدانە جێنەوە و ڕێئافرێک و پێکی حتا سەر هەستی نەچوە ئەگەر چنەک و ئەف گیرروبوونە چێ بۆ ڕاستە کۆنگرە هاتە بەستن بەسێشتا گەلێک ڕێکارên دیێنمای و جەنابێتە چێتر مازانیتن ئەگەر چنەک و حتا vێگاڤێ وسا هەلاویستی مای دیارە کۆنگرەی چار ڕاستی کۆنگرێکە قرس بوو چونکو بێمام جەلالی پێوە دیار بوو بێمام جەلالی پێوە دیار و بووێ و گەلە کەسێک دژی هەبوون و هەزر کرد ئەف کۆنگرە نایەتەکردن و فەشەلەوەی دێل دەستپێکی یا دیار بڵێ هەم بێمام جەلالی پێوە دیار بوو هەم ماوەکەشی ماوەی دووسێ کۆنگرە بوو ینی تێپەڕی بوو دیار بوو دەبواە مە پشتی 3-4 ساڵە لە دوای کۆنگرەی سێ مە کۆنگرەی چوار بەست بووە بەڵام هەم نەخۆشکەوتنی مام جەلال و وەهاتنی داعش و ئەوانە هەموو بوونە هۆکار کە کۆنگرە ئێمە دوا بکەویتن بەڵام کە ئەم کۆنگرێ هەم کۆنگرەیەکی قرس بوو هەم چارە نووسازیش بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم کۆنگرێ ناومان نابوو کۆنگرەی هەرسانەوەی یەکێتی وە نوێبوونەوەی یەکێتی دیارە ئەف کۆنگرێ بە شێوازێکمە ئەف کۆنگرێ ئەنجامدا باوەڕ ناکەم لە هیچ حزب و ڕێکخراوەک چ لە هەرێما کوردستانی و چ لە عێراق و چ لە ناوچەکەش بەو شێوازەی سیستەمی بازنەیی کەمە کۆنگرەین ئەنجامدا چونکو لە هەموو پارێزگا و زۆربەی قەزایەکان بازنەین دروستکردن بۆ ئەوەی لە هەموو ناوچەکان خەڵک بەشداری بڕیاری سەرکردایەتی بکەتن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و کە ئەبە شێوازێکی نو بوومە من دڵنیام لە بۆ داهاتوش هەموو حزب و زۆربەی حزب و ڕێکخراوەکان سوود لە بەرنامێ بینن کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێڕەوی کرد و ئەم لە دوای کۆنگرەش بەسەراحەت ئەولەویەتی یان پێشینەی کارێمە دێ چارەسەرکردنی کێشەی بژێوی ژیانی خەڵک بیتن ینی ئەوە لایمە زۆر مهمە و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان دەگە داخوازیە خەڵکی کوردستانەیە ینی بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمڕۆکە زیاتر تاکید لەواکەتەوە کە خەڵک بە ڕێکارێکی یاسایی
مەدەنیانە داوا حەقی خۆ بکەن کەس ڕێ لێ نەگریتن ینی پاراسی ئێمە یەکێتی ئەبێتن ینی لە سیاسەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ڕووکەتەگە ئەوەیدایە کە خەڵک داوای مافێ خۆ بکەن و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەی خەڵکی زۆر باشە. پەیوەندی نێکەتیان نیشتیمانیە کوردستانێت تایبەت گەل ئەم بژین گەمە نەتەوا ئەوێن و ئەبروکەل هەرێما کوردستانێ بژین پترتر نێزیکتر گەمە تایبەت خۆدانی نووا 11 کورسیên ku ebrûkel Perlemanê Kurdistanê heye û hezbek em bêjîn wekî xwe seredariyê digel diketin. Vê din Yeketiya Niştimaniya Kurdistanê bû vî demî da di nava vî Perlemanî da çawa teamilê biketin û taybet digel va em bêjîn kursiyên kemene tewa ku navlênay kûta. دیارە هەموو ئەم کەم نەتەوانە چ وەکو تورکمان و کلد و ئاشووری و سریان و کاکەیی و یێزیدیەکان خۆیان شاهدی ئەوەنە کە بەڕێز مام جەلال چەند پشتگیری کردن و چەند هاوکاری ئەم کەم نەتەوانە چونکە ئەم کەم نەتەوانە پێکهاتێکی سەرەکی هەرێمی کوردستانن و ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازی مام جەلال و نەهجی مام جەلال جێبەجێکەن بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە پێویستە ئەم کەم نەتەوانە کە خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن نەک حزبەکان بچن نوێنەریان بۆ دابنێن ینی پەڕاستی ئەبێتن ئەوانەش قبول نەکەن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاع لە ئەو کەم نەتەوانەیەکەن کە کۆدایان بۆ دانێن یان پشکێکیان بۆ دانێن کە کەم نەتەوەنە ناگرێتن ئێمە بچیت نوێنەریان لەباتی دابنێن و ئەوان خۆیان نوێنەراتی خۆیان بکەن هەبڕۆکە ناکرێتن کە کادرێکی خۆمای بچین لەسەر پشتیوان هەڵبژێرین و دوایش بخینە ململانەی سیاسی و سراع و ململانەی نێو حزبەکانە ینی ئەوە سیاسەتە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە پشتگیری لە هەموو ئەم کەم نەتەوانە بکەتن و بۆ ئەوەی خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن نەک حزبک نوێنەرایەتیان بکەن. زۆر باشە بابەتێ فێگافێ گەلێک گەرم و گۆڕیل سەرچێ بووی و گەلێک بەحەسل سەر تێتەکردن و ئەو ژی لا مرکزیەتە پارێزگەها سلێمانیە ئەف بابەتە گەلێک گەرم بۆ یەکێتییا نیشتیمانیە کوردستانیشی پێداگریەکە تون دیارەت سەر کرد لێ ئەم وێژی بیر نەکەین و بەرین و کەژی ئەف بابەتە هەبووە لێ چەند جارێکی هەبووە لێ بێدەنگ بووە یەکێتییا نیشتیمانیە کوردستانê هەبوو navê û digeringiya vî babetî da çendek û lammerkeziyet û hûsa piştevanî lê diket ku ev projê lammerkeziyetê bikevîte qonaxê cêbecêkirinê da merem pê çi ye merem hêzkirina pêgehê siyasiyê hezbê ye yan jî merem pê ew e hêzkirina jîn û jiyara xelkiye û zivrandina heqên xelkiye. دیارە لامەرکەزی هەر نەک نوکە هەبووە هەر بخۆی وەتە دستور عێراقی دا ڕێکدا دستور عێراقی دا هەمتە کارنامە حکوومەتە هەرێما کوردستان کابینانەوەدا هەی کە ئیشارەت پێ دەتن لامەرکەزیەت چونکو سیستەمەکە هەبڕۆکە زۆربەی هەرە زۆری دەوڵەتە پێشکەوتەکان پێڕەویەکەن کە وەکو ئەمریکایە بریتانیا ئەمریکایە ئەڵمانیایە مەسەر سویدە حتا بریتانیا و ئیتالیا و ئەوانش کە فیدرالیش نین بەڵام لامەرکەزی جێبەجێکەن لامەرکەزیەت هەمڕۆکە چونکە ئێمە کە لە مەرکەزیەتەوە نەمانتوانی وەکو پێویست خزمەتی خەڵکی و هاوڵاتیان بکەین بۆیە پێویستە چارەسەرێکی دیکە ببینێەوە چونکە ئەمە ئەمڕۆکە ئیشارەت پێدا کە لامەرکەزیەت لە بۆ ئەوەیە شۆڕکردنەوەی دەسەڵات لە بۆ پارێزگە و قایمقایم و مدیر ناحیە و ئەوانە بێتن و هەم ڕۆتینیات نەمینن دووەمیش کە داهاتەکە شەفاف بێتن چونکە من بەسەراحەت من ئەگەر بگەڕێینەوە لە بۆ دوو ئیدارەیی وەلەومە جارە شانازی بە دوو ئیدارەی وەناکەین بەڵام زروفك بەسا هەرێما کوردستانی داهات کە دوو ئیدارەیی دروست بوو کە لەو وەختە دوو ئیدارەی دروست بوو کابینەی سولەیمانیە چ داهات لە عێراقی وەرنێگرتن و مانگانەش موچەی خۆیەدا و ئەف سلفێ عەقاری وسلفێ زەواج زلفێ سیناعی و زلفێ سلێمانی هەبوو زیراعی ئەوە هەموو لە سولەیمانیە هەبوو کە چی لە ڕەنگە لە شوێنەکانی تر نەبووی بێتن بۆیە مەتەجروبەیەکە هەی کە کابینە سولەیمانیە کە دوو ئیدارەی بوو وەلەو ما ئێستا قەت دەگە دوو ئیدارەی نینە ما شانازیش پێ دوو ئیدارەمەکە کە ئەو زروف دروست بوو بەڵام نەجاحەتەکە نەجاحەتی هێناک چونکە ئەمە ئەو وەختە نەت بودجەی لە عێراقی وەرەگرت و هەموو ماگانش معاشی خۆ فەرمانبەرە وەرەگرت و هەموو ئەو سلفانش هەبوو کە
پروژه خدمت گوزاری هەبوو خزمەت گوزاری و ئەوانە هەبوو خەڵک شانازی بە منطقە سولەیمانی وا کردو کەچی ئەو مرکزیەتە ینی بەڕاستی فەشەلیە هینە ئەبیتن مە اعترافی بکەین کە سیستەمی ینی مرکزی فەشەلیە هینای بۆ مەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری لە لامەرکزیەکەی نەک تەنها لە بۆ سولەیمانی بەڵکو بۆ هەولێریش بۆ دهۆکیش بۆ بەعکس بیتن نمونە پارێزگەها دهوکێ هەمیان مفادارتر بیت چونکو داهاتی پارێزگەها دهوکێ gelekش yên parêzge hindî giringtir yanî budca Herêma Kurdistanê 40% parêzgeha dihûkê derkevît heke parêzgeha dihûkê vê dawayê biket û hêzên siyasî piştevan bin dê jîn û jiyara vî xelkî gelek pitir bedil bîtin wekû parêzgeha Silêmanî بدڵنیاییەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە داوای لە مەرکەزیەتەکەین بۆ هەموو هەرێما کوردستانی داوای لە مەرکەزیەتەکەی نەک تەنها بۆ سولەیمانی و ئەوانە چونکە هەم ڕۆتینیات کەمە بنەوە و هەم شەفافیەتیش زیاتر لە داهاتەکەی دیارە بیتن ینی بەڕاستی هەبڕووکە ئەنجومەنی هەموو پارێزگاکان پێم وایە من بخۆم بیستە لە ئەنجومەنی پارێزگای دهۆکیش ئەو گلەی و ڕخنەوە ئەوانانێ هەنەکە وەکو پێویست داهاتێ دهۆک لە دهۆک نایەتە سەر ئەمڕۆ کەتبی زیاتر دهۆکیش داوای ئەنجومەنی پارێزگاها دهۆک دەرەجەیەک دهۆک داوا بکەن بەڕاستی دهۆک فعلەن وەکو تو گوتە زیاتری هەموو داهاتەکە لە دهۆکە ئەبیتن دهۆک زیاتری هەموو جا پێداگیری لەسەر لا مرکزیت بکەتەوە ئەمڕۆ لە پارێزگای دهۆکە ئەگەر داهاتەکەش لا بدەی لەوانەیە لە بۆ یەک ئیمزات و بچیە هەولێری بۆ ئەو ڕۆتینیاتە ینی خەڵک هەندە پێوە سەرقال ببیتن ینی سەردەمی ئەو ڕۆتینیاتانە نەمایە بۆچی دەمایەکەتیان نیشتیمانی کوردستانی دەستی خودکەتە پرۆژەیەکی ئەو سادا و دەنگی خۆ بلتکەن بۆچی بەجێکردنا پرۆژەیەکی ئەو سا لا نندیە سیاسی هەرزی دێکەبنەوێ پرۆپاکەندێک و ئەڤە خیانەتە و ئەڤە غەدرە و ئەڤە دووزا کوردینیەتێ دەرکەوت و یعنی تهمەت جیت مشانە و ئازمان ژێت لەبیتن بۆچی ئەف تشتە چێت بیدن دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە زۆر جارە بەرژەوەندی میلەتی کوردی خستە سەر بەرژەوەندی حزبەکەیدا و هەمووش دیارە ئەمە خەڵک ئەزانێتن چەند جارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب باجا میلەتی کوردی ئادا و یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمەکەش ئەوەیە لی پەشێمانیش نییە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەگەر ئەوەیدایە کە خەڵک خۆشگوزەران بژیتن ینی زیاتر تەگە ئەوەیدایە کە خەڵک ئازاد بیتن دیموکراتیت لە هەموو جا جێبەجێ ببیتن وەکو یەک نوکەش دیارە مەسەرکە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر جەیەکی بیتن زیاتر دیموکراتیت لەوێ دەچەسپێتن و زیاتر حزبەکان لەوێ دێ دروستە بن ینی خۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزا هەیە ئەگەر حزبك دروز ببيتن اتوانيتن سركود بكتن نە بەرنامە و نەبیر و باوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەنە بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان دعمی بیر و ڕای جیاوازەکەتن و دعمی ڕئی جیاوازەکەتن و دعمی فرە حزبی و فرە مینبەری و ئەوانەی مامۆستادانی من هەندە هەواڵ بژنتە هەندەمێ هەیە کە جەنابێت تەبکورتی پەیوەکە دیمای کرد وڵاهی من هەموو خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەی خەڵکدایە تەگە داخوازی و داواکاری خەڵکدایە و پێداگیریش لەسەر هەموو داخوازیەکانی خەڵکی کوردستان دەکەین و دووبارەش زۆر سپاس زۆر سپاس بتەکوتمێپان بۆی گەلمە زۆر سپاس بینەر و گوهدارên بەڕێز زۆر سپاس بووە و هینجی بینەر و گوهدارên مەبوون ماڵەوە ئاوا بخاترەوە